ئەوڕۆ خواردنێکی زۆر تایبەت دروستەکەم. تقریبا بابڵێن فاهیتایە بەڵام بە شێوازێکی دیکە. پێداویستەکانم گۆڕی کەمەک ئەمن و هەروەها برنجیش پێکمان برنجی جیهان ئامادەکەم. سینگی مریشکم پێویستە و هەروەها پیاز، بیبەری سوور و بیبەری کەسکم پێویستە و جێزەریشم پێویستە لەگەڵ کوارگ و هەروەها یەکدانە لیمۆشم پێویستە. لەگەڵ ئەوەشدا خانم ئەتوانی لە ماڵێ پەنیری لە بۆ زیاد بکەیت و ئەگەر پەنیری ناخۆن ئەوە ئاسایی ئەتوانی بەبێ پەنیر دروستی بکەی. من ئەوڕۆ بەبێ پەنیر دروستیەکەم ویستم بەو شێوازە تاقی بکەمەوە کە فاهیتابی بەڵام بەبێ پەنیربی لەبەرەوەی زۆر کەس هەیە ڕەنگە حەزی لە پەنیر نەبی. جگە لەوەش برنجێکی زۆر تایبەت حازرەکەم. تایبەتێکی لەوەیە کە برنجەکەم جیهانە. جیهان کابانی ماڵ ئەزانی کە چەندە تایبەت و چەندە ناوازە و نازدارە. سەرەتا دەستەکەمدا وردکردنی سینگەکەم. سینگەکە و هەموو کەرستەکان پێویستە بە شێوازی باریک و بە شێوەی درێژی بەو شێوازە ببڕدرێت. ئەگەر بێت و هەموو کەرستەکان قیاسەکانیان وەچی یەکبی بەو شێوەیەبی زۆر جوانترێبی بەڵام ئەتوانی بە چارگۆشەیە یاخود بەلا کێشەیش بیبڕی هیچ مشکلێک نابیتن. بەڵام ئەمن ئەوڕۆ بەو شێوازەی خۆشەویستانی من سینگەکەم ورد کرد بەو شێوازەی کە دیتان بە شێوازی درێژی وردم کرد. هەوڵەدەم هەموو کەرستەکانیت کە بەو شێوازە وردکەم بەڵام سەرەتا لە ناو کەمەک زەیت سینگەکەم سۆرەکەمەوە لە پاش سینگەکەی پیازی تەیەکەم لە بۆ تام و بۆ نەکەشی بیبەری ڕاش پابریکا خێ و هەروەها ماجیشی تێکم بێگومان لە زەیتە تایبەتەکەی جیهانیش سۆریەکەمەوە. خۆشەویستانی من سینگەکە و پیازەکەم لەسەر ئاکردانە لە ناو زەیتیە تاوەکو ئەوان سۆرە بنەوە. ئێستا من بیبەرەکان وردەکەم لەگەر کوارگەکەم. وەچی باسم کرد پێویستە هەموو کەرستەکانم بە شێوازی باریک و درێژی ببڕین. بیبەری ڕەنگاو ڕەنگەکەم لەگەر کوارگەکەی هەمووی پێکەوە لەگەر جێزەرەکە ئەکەینە سەر ڕوون و پیاز و سینگەکەی کە حازرمان کردیە. هیچ فەرق ناکە کامی پێش کامی بی بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە یەکەم جار پێویستە سینگی مریشکەکە پاشان پیازەکە و لە پاشان کەرستەکانی دیکە. بەڵێ خۆشەویستانی من کەرستەکانی من هەمووی ورد کرا هەمووی حازرە. ئێستا بەسمایەکە بیکەینە سەر سینگ و پیازەکەی کە لەوێ لەسەر ئاگری دامنایە. بەڵێ وەکو باسم کرد پێویستم بە خێ هەیە واروەها کەمەک ماجی لەوەی تامەکەی خۆشتر بکە. ماجیەکە ماجی مریشکە و کەمەک بیبەری ڕەش لەگەر کەمەک پابریکە. وازی لێ دێنین 10 لە بۆ 15 دقیقە ئینشاءالله. ئاگرەکەی کەمەک مزمەکەین هەتاوەکو حازرە بێت.